لەبەر هەژاری و نەبوونی شوێنی نیشتە جێبوونی خۆیان بەجێ هێشتووە بۆ کارکردن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوونەتە دەشتایەکانی پێنجوێن. ئەوان بە هەرەوەرزی کار دەکەن و دەڵێن زۆر دڵخۆشن بەوەی دەستی ماندووبوونی خۆیان دەخەنە سەر سکیتێر. ئێمە لە بەهارەوە لێرەین، لە مانگی 4 و 5 لێرەین، خەریکی ئیشکردنی لێرە ئێتراوە بۆ خۆمان هەموو ساڵە لە کاتی فەلاحەتی لە کاتی ئیشکردنا دێنەوە بۆ ئێرە بۆ ئیش گە ماڵ و خێزانمان بە عایلە هاتوین. ئیشەکانتان ڕۆژان لێرە چی؟ ئیشەکانمان ڕۆژانە لە سەرەتاوە کە دەست پێکات شەتڵیانی تەماتەیە، ناودانانی شووتیە، کوولەکەیە، خەیارە، کاڵەکە. دواوەیتە کە بەروبووم پێگەی دێتەوە سەر چنینی تەماتە و کاڵەک و شووتیە و خەیار و ئێتیاوە مەشغوڵی ئیش و کارین. ڕۆژانە بۆ نمونە چەند ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە 2 پیکاو تەماتە هەڵنی 9 کەسین لێرە تەقریبەن 5 ساعت 6 ساعت ئیشەکەین و ئەڕێنەوە ماڵەوە. ئەو کارانەی کرێکارەکان دەیکەن بە گوێرەی ڕۆژەکان جیاوازە. هەندێک جار ماوەی 7 کات ژمێر کار دەکەن و هەندێک جاریش دەگاتە 11 کات ژمێر. کارەکانیشیان خۆی لە چنینەوەی تەماتە و خەیار و بیبەر و کاڵەک و هەندێک بەروبوومی دیکەی کشت و کاڵیدا دەبینێتەوە. لە ڕۆژهەڵات هاتم لەبانەوە ئەرزیم برای خۆم کەم ڕۆژی وا هەیە تا ساعت 9 ئیشەکەین، ڕۆژی وایە تا 12 1 تلەوە داڕێنە بۆ ئیسراحەت و شانش ئەگە ئیشی کاڵەکچنین بێچین بۆ کاڵەکچین. ئیشەکە لەخوا بەزیا بێت زۆر مرتاحین لەگەڵیە، بەس سر تۆزە تاکو گەرماکایتە لەوە بە دووە تۆزێ بێتاقەتمانەکەینا ئەوە نییە کە بڵێ ساحێبی ئیشەکان زۆر زەختە لەسەرەکەن کاکە خێراکە کاکە ئەم لەکە ئەوە کە و پەلەکە وملانە بەس ئیشەکە لەگەڵ یان مرتاحین لەخوا بەزیا بێت. هەلێکی زۆر زۆر جێبەجێ کرۆ بۆ کرێگارەکان کە لێرە ئیشکەندیانی تاکو ئێستا کەس بناسم نزیک بۆ 500 کەس ناسم کە دۆست و برادری خۆم لەبانەوە هاتوونێتتر کەسی کە غەوارە نەناسمەوە نازانمەوە. هێنا زۆر هاتون زۆر کرێکاری ئێرە با ڕۆژهەڵاتی زۆر هاتوێتە پێنجوێنەوە، هەرێکی کاری زۆر بۆ خەڵک ڕاستانێت. پێنجوێن بەهۆی ئەوەی ناوچەیەکی فراوانی کشت و کاڵیە، ڕۆژانە بە هەزاران کرێکاری ژن و پیا و گەنج لە ناوچە جیاوازەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕووی تێدەکەن کە بەشێکی زۆریان بۆ کرێکاری هاتوون و دەڵێن دەیانەوێت پارویەک نانی حەڵاڵ بۆ خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. هەرێم عەبدوڕەحمان وێزگە نیوز پێنجوێن.